هەموو کۆمپانیاکان کە ساڵی 2021 دەرمانیان بۆ ئێمە هێناوە شایستەدارایەکانیان وەکو پێویست وەرنەگرتووە بۆیە ئێستا دەرمان نایەنن و ئێستا ئێمە تووشی کێشەیەکی گەورە بووین لە نەخۆشخانەکان بە تایبەتی مەوادی قەستەرە و مەوادی بەنج و مەوادی سەرەتانی ئەوانە لەبەرەوەی پارە وەرناگرن ئامادە نین دەرمان بێن و حەقی خۆشیانە لەیان لە ڕووی یاساییەوە گەڕەوان شایستەی خۆیان وەرنەگرن ناتوان دەرمان بێن بۆیە ئەمە کێشەیەکی گەورەمان بۆ دروستەکە و ئێمە ئێستا لە پرۆسی تەندەرینان بۆ ساڵی داهاتوو ئەمە واکان نرخی دەرمان زۆر بەرز بێتەوە و کەم کەس بەشداری لە پرۆسەکە بکات. پێم وانی ئەم ستیکەرە تا ئێستا کاری کردبێت تەنها ئەوەیە کۆمەڵێک پارە لە کۆمپانیاکانە سن و ئەم پاندەیەش دەچێتە سەر نرخی دەرمان کە هاوڵاتیەکە وەریەگرێ ئەجینا وەرە بڕۆ بزانە چه سەیدەلیەک لە شاری سلێمانی بە نرخی سەر ستیکەر کارەکە و بڕۆ بزانە ئەو دەرمانانەی کە لە ناو دەرمانخانەکانە هەیە چەندیان ستیکەرەکەیان ڕاستەقینەیە و چەندیان ستیکەریان پێوەیە بۆیە من پێم وایە ستیکەر شتێکی گرنگە ئەگەر بە شێوەیەکی بە وردی بە یاسایی بە دوواداچوونی بۆ بکرێت پێویستەکە هەبێت و شتێکی گرنگە و ئەتوانێت کۆنتترۆلی دەرمانکە بەزەوەی کە ئێستا هەیە هیچ کۆنتترۆلی نەکرد.